بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاو ئەم کاتتان باش خۆم بە خۆشحاڵە زانم کلێکی تر لە بەرنمەکانی ڕوانگەوە دەبینە میوانی ماڵیەوەی خۆشەویست ئازیزان ئەمڕۆ لە بەرنامەی ڕوانگەدا قسە و باسێکمان دەبێت سەبارەت بە ناڕەزایەتی سەراسەری معلمان و فەرهەنگیان کە لە ماوەی ڕابردوودا بەردەوام لە دەستگا میدیایەکانەوە ئاگاتان لێبووە و هەروەها خۆتان لە هەموو ئەو شارانەی ئێران کە ژیانەکەن بینیوتانە کە هەواڵی مانگرتن و ناڕەزایەتی معلمان و فەرهەنگیان تان بیستووە و ئاگاداری ئەو وەزعە هەن. ئەوان کۆمەڵی داواکاریان هەیە. داواکاریەکانیان لە بنەڕەتی ترینیانەوەیە کە ژیانی معلمان و فەرهەنگیان دەبێت ژیانێک بێت کە بتوانن بە ئارامش و لە ئاسوودەیە کار و باری مشخصی خۆیان کە فێرکردن و بارهێنانی مناڵان و لاوان و گەنجانی کۆمەلگایە بە باشترین شێوە ببەنە بەرەوە. لەلایەکی ترەوە داوایە وەک دەکەن کە خوێندن لە هەموو ئاستەکاندا بە بێبەرامبەر واتە ڕایگان بێت و بنەماڵەکان مەجبور نەبن بەهۆی ئەوەی کە ناتوانن هەزینەی قورسی خوێندنی منداڵانیان کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆیانی دابین کردووە تامین بکەن مناڵەکانیان لەبەر خوێندن هەڵبگرن و ڕەوانەی بازاڕی بێڕەحمی کاریان بکەن و لەوێش لەگەڵ بێکاری چەرمەسەری کۆڵبەری دەستفرۆشی و ئەنواع ئەقسام سوءاستفادەگەلێک کە لە منداڵان دەکرێت ڕوبەڕوو بن. ئەمانە و چەندین داواکاری تر کە معلمان و فەرهەنگیان هەیەە لە بەرنامەی ئەم جارەدا وێڕای هاوڕێشارامی ئەمانەتی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا قسە و باسی لەسەر دەکەین. تکایە ئێوەیش لە درێژەدا هاوڕێ ڕوانگە بن. هاوڕێشارام سەرەتا بەخێراتن تەکەم بۆ ئەم بەرنامەیە و وەکو پرسیاری یەکەم پێم خۆشە لێت بپرسم کە لە ماوەی ڕابردوودا وەکوتم بەردەوام شاهدی مانگرتن و کۆبوونەوەی سەراسەری معلمان و فەرهەنگیان لە ئێرانین. ئەم ناڕەزایەتیانە ڕیشە و بنەڕەتیان بۆچی دەگەڕێتەوە و بۆچی وەها لە ئاستێکی بربڵاو سەراسەریدا خۆی نیشاندا. بەڵێ پێشەکی منی سڵامەس لە خەمەت ئێوە و هاوکارانتان لە تەلەڤیزیۆن کۆمەڵەوە هەروەها بینەران و بیسەرانی ئەم بەرنامە لە هەر کوێن و هەر شوێنەکە هەن. ئەوەی کە خۆتان ئاماژەشتان پێدا دیارە ئەم ماوە ئێعترازی معلمان زۆر بربڵاوتر بوو لە چاوی پێشوو و حتا تەق ئەو بەراوردەی کە کریاگە لە توولی دوودەهەی گوزەشتە یان لە توولی 20 ساڵی گوزەشتە مەخسوسەن لە دوای ئەوەی کە خاتەمی هاتە سەر دەور و داخوازی گەر معلم ئەو دەورە چە بوو حتمما ئەگەر ناو بەرنامەکە مەجای بوو تا ئەم کاتە گەورەترین تەجەموعی ئێعترازی معلمان بوو کە بەتایبەت ڕۆژی دووشەمە 22 ئەم مانگە گەواتە 22 ئازەرمان وەرەقی خوارد. دیارە داخوازیەکان ئەوان ئەگەر بە پایەکەی و ڕیشەکەی بڕوانین داخوازیگەرێکی اقتصادیە. بەڵام ئەم داخوازی اقتصادیە لە کوێنە و سەرچاوی گرگە ئەوە کە ئەزانین حکوومەتی ئێران تووشی بحرانە بێجگەر لەو بحرانە ئابووریە کە هەسی لە ناویشە و تووشی تەوەڕم و هەڵاوەسانە کە ئەوانە دەست بە دەستی یەکی داوە کە ژیانی معلمانی سەخترە و کردگەسەوە ئەو ژیانیشتە چۆن سەختە و کردگەسە و حکوومەتی ئێران ئەو بحرانە ئابووریگەرە ئەو بحرانە اقتصادیگەرە هەمیشە هەوڵەدات کە معموڵەن بیشکێنێتەوە بەسەر قشرگەرێکە کە ئەو قشرگەریشە معموڵەن یەک دەسە لەوان ئەتانێ معلمگەر بێت ئەتوانێت کاریگەرگەر بێت لە دەستموزگەریان کەمەوە کاتەوە لە سەعاتگەر کاریان پاچێ ئەوە دانێ لە عوامڵێکە کە هەسیان علاوە بەر ئەوە ئەوەی کە خۆیشتان ناو سوالەکە ئشارەتان کرد باری ڕەوانی معلمان لەم فشارگەر اقتصادی هاتووەتە خوارەوە ئەو جۆرە کە خۆیشیان وتویانە کەیفیەتی ئاموزشی ئەو کەیفیەتە لە حەدی باید و شایەدە نییە یانێ ئەو کەیفیەتە هاتووەتە خوارەوە ئەگەر بازم ئەوەی شەرعلەتەکەی ڕیشەکەی اقتصادیە ئەگەر تواشاکەین زۆربەی معلمان لە ئێران کاری دووەمیان هەست یعنی هیچ ڕێگەیەکیان نییە ئەو کارە دوومە نەهایەتی ئەگەر وەزێکی کەمێ باشتر بووە توانیویتی وامێک لە بانگە بێرێ ماشینێکی تەهیە کردگا بێجگە لە کاری معلمیەکە کاری مسافرکشی ناو شاریشەکە
حتا شغڵگەر تریش تا دەستفرۆشی یعنی تا معلم نە لە توول ئەم دەورەی ڕئیسی یا ڕۆحانیە قبلە نیشەروا بوو معلمگەرێ بووگن کە بۆەوەی کە تعداد خانەوارگەریان زۆر بووگە شاید خەرجی دایک و باوک و یا کەسانی تریش بە سەر ئەوانە بووگە ئەوە مەجبور بووگن کە کاری دووەمیش بکەن بێجگە لەوەیشە ئەگەر لە مجموع عوامڵی تر ئێمە ناوبووین معلمگەر هەمیشە داخوازگەرێکیان بووگە بە جواوی ئەوان کە کارفەرماکەیان ئەوێتە دەوڵەت هەمیشە وتیگە بەڵێ لایەحەگەرێک هەست ئێوەی مەجلس تەسویبیەکەین بەڵام ئەو لایەحەگەرە هەمیشە ئەم دەوڵەت دایە بە تەحویڵ ئەو دەوڵەت ئەم دەوڵەتەکە وتی ئەوە من نەمتوانی وەسڵ یەکەم بەو دەوڵەتەکە یانێ هێشتا هیچ جواوییان نەگردووەتەوە ئەوەی کە جوابی معلمان نادەنەوە ئەوەی کە ئەیان خەنە دواوە و جواوەکانیان یەک نوع بێتەفاوەتیە کە مەسئولانی دەوڵەتی لە قباڵی خاستگەر معلمانە بەکاریەوەن ئەوە یەکدانە لە دەلیلەکانیە ئەگەر بین ئێمە دلیلێکی ئەسڵی حەساوکەین لە هەر ئەم اعترازاتە ڕۆژی دووشەممە یەکدانە معلم کە خانمێکیش بووی خانمێکی معلم بوو لە ئازەربایجانی غەربیە وای وتی 22 برجە یعنی 7 ڕۆژی ماگە تا سەربەج من پوڵی ئەوەم نیە یەک شانە هیلکە بسێنم ئەوە وەزعی اقتصادی ئەو معلم گەرەسە کە هانە ئێرانە کە دەستیاندا بەم اعترازە و قدرەتێکی کە ئەم اعترازە خۆی فرەتر نیشاندا ئەوە بوو کە قدرەتێکی سازماندهی خۆی لێرە نیشاندا بێجگەلەوە بانشەستەکانیش هاتنە پشت ئەمە اعترازاتەوە بەشداری ژنانی معلم زۆر زۆر بەرچاو بوو حتا خانوادەی معلمان کە حتا دانش ئاموزانیش بەشدار بوون ئەوە نقاطێکی قووەت بوو کە ئەم اعترازە وای دابەرچاو کە ئیسا حکوومەت زانی ناتوانانی وەکو پێشتر جواوەکانیان خاتە پشت گوێچکە گویان لێ نەگرێت یا هەروە بێتەفاوت بێت لە نسبەت بە خاستەکانیان حاڵەتێکی پەلەقاژەیی و سەرلێشێویاگیش لە ناو دەستگای دەوڵەتی و بەتایبەت مەجلیسیشە دیارە چۆن ئینتزاری ئاوا حرەکەتێکی سەراسەری و گوستەردەیان نەبوو لە معلمان بەڵێ هەروە خۆتان ئاماژتان داباتەوە جو بۆی کە بەشێکی بەرچاو لە مامۆستایان و فەرهەنگیان بەشداری ئەم خواستانە بوون و هاوپشتی بەشەکانی تری کارکردن یان بەشەکانی تر وەکو بازنشەستەکان وەکو خوێندکاران وەکو بنەماڵی معلمان وەکو بنەماڵی خوێندکاران ئەم هاوپشتیە و شان بەشانی یەک داواکاری ڕەوای معلمان و فەرهەنگیانیان گەیان بە گوێچکەی دنیاوە بە ڕژیم و مەجلیسی هەڵبژاردەی کۆماری ئیسلامیان ڕاگەیان کە خواستەکانی ئەوان چییە بۆچی پێت وایە ڕژیم بۆچی مل بەم خواستانە نادا بۆچی مەسەڵەن وەک خۆت ئاماژەت پێدا دەبێ معلمێک مەجبور بێت بۆ ئەوەی کە ژیانی ڕۆژانەی خۆی و بنەماڵەکەی بەڕێوە ببات بە جێگەی ئەوەی کە لە فکری ئەوە بێ بڕوات داهێنانی باشتر تەمەرکوزی باشتری لەسەر کاروبارەکەی بێت مەجبور بێ ڕێک بە دوای کارەکەیان ڕاکات بە شوێنکارێکی ترا کە ئەویش دیارە شاید بەشێکی زۆر کەم لە معلمان موافق بن بە ئەوەی کە کارێکی تر بکەن باخێگەیان مەجبورن هەر ئەو کارە بۆ شێوە بۆ هیلاکیەوە بۆ مشکلاتەوە کە بۆیان دروستەکرێت درێژە پێ بدەن بۆچی ڕژیم مل بەم خواستە ڕواگەلە نادات علەتەکەی جیان لەوەی کە حکوومەت ینی جواوێکی مشخص لەباری اقتصادی و نیەسی و ناتوانێت بەرنامەکانی ئەو بەرنامەگەرە کە بە ناو تەوسعە یا بەرنامەی اقتصادی دایەنەی یەک لە دوای یەک شکستەخوا دیارە ئەو بەرنامەگەریشە علەتی هەر ئەو تەحریمگەرە نییە پێشتر لە تەحریمیش ئەو بەرنامەگەر اقتصادیە بوو دیارە سیستمی جمهوری ئیسلامی ئەو بەرنامەگەر تەوسعە و اقتصاد و سروەت و سامانی کە لەو مەملەکەتە هەیە بێت لە ڕێگەی ئاموزشە ئەوەی کە سەدحی علمی معلمان بواتە سەرەوە یا سەدحی ئاموزش و کەیفیەتی ئەو دەرس وەرگرتن لە دانش ئاموزان بواتە سەرەوە لە شوێنگەری ترە بە ناو سدووری ئینقلاب و ڕێگەی ئیمام و لەو مەبانیە خەریکە سەرفیەکە ئەوە یەکی لەو دەلیلگەرەسە کە جمهوری ئیسلامی ئەولەویەتی کاری خۆی هیچ وەختی نە بە ئاموزش داگە
نەبە ارتقا و کەیفیەت ئەوەسە کە حکوومەتێکە حتا بەستنی دانیشگا ناو ئەنێ ئینقلابی فەرهەنگی ئەوەیە لێ بەکارەوێتەوە زمانێکە جەنگیش هاتە بەرەو هەر ئەو زمانیشە ئەو قشرێت لەو معلمگەرە کە خۆشبەختانە ئیسەش ئەوانە وەکو بانشەستەگەر هانە پشت ئەم معلمگەرە کە ئیسە هانە سەرکارە ساڵانە چەند مانگ لە حقوقیان قەتە کرد و حقوقیان پیان نادا کە ئەمە شەڕ هەیە و کەسانێکانە جبهەکانە شەڕەکەن و حقوقەکانی ئەوانیان ئەبەر بۆ جبهەگەر شەڕ لێنە سەرفیانە کرد کولەن من گەرەکم ئەوە بێژم کە ڕژیمی ئیسلامی ئێران توا و بەرنامەگەرێکە دایچنیوەوە ڕێگە هەلگەرێکە کە داینیاگە جاروبار وعدە و وعیدگەرێکەدا کە وەز و ژیانی معلمان یا کاریگەران یا بازی قشرگەرتر بەرەو باشتر و باشتر بوونەوەات لە حاڵەتی قسە و سەرکاغەز ماگەسە و یعنی هیچ وەختێ حاڵەتێکی عملی بەخۆیەوە نەگرتووە ئەگەر هەر ئەم لایەحەی ئەوەی کە ئێژن هەمسان سازی دیارە و هەمسان سازیە داخوازی معلمەکان بووگە مەجلس ارتقای دەرەجەی مەترح کرد ئەوە لە زمانی خاتەمیە مەترح بوو زمان خاتەمی کە ئەو دەوڵەتەم وتی من نەمتوانی نەگەین پیا مەوکولی هر بە ئەحمەدی نژاد ئەحمەدی نژاد هات ئەسڵن یەکسەرە لای بات بێژە شتێکی وا ئەسڵن لە اعتبار خارجە ئەوە یەکە یەکمین جەرەقەگەر اعترازگەر معلمی هەر ئەو دۆرە لە دۆرای ئەحمەدی نژادە دەستی پێکرد و تا ئەم دۆرە هات کە هەر ئەو قوانینە خۆی ئیسە پڕیە لە تەناقض و لە ئیراد و معلمگەریش خۆشبەختانە ئەویانە زانیوە و باوجود ئەوەی کە ئێژێت دەستکاری ئەمە کەین دەستکاری ئەوە کەین معلمان لە بەرابەر ئەو درۆ و دەسیسەگەرە کە حکوومەت نسبەت بەوان ئەیوات واقعاً بێساون ئەوەسە کە تا شەمە و یەکشەمەی ئەگەر وەکو پێشتر لە ناو مەدرسەگەرە بوون و دەوڵەت لە سەحنەی مەجلسە وتیان ئەوە جوابێکی ئەدەین و جوابەکە نەداوە توانیان لە کەمتر لە 24 ساعتە خۆیان سازمان بن و ئەو احترازاتە بێنە کەفی خیابان و بێنە سەر شەقام ئەوە یەکە یەکێکی پشتگوێ خستن و گوێچکە نەدان و سادەنگاری کە ئەو مەسئولینی دەوڵەتی هەیەە لەو حکوومەتەکە نایەوێ وەسعی ژیانی ئەوان باشتر بێ دیارە ڕاند و ڕاندخاری بە تایبەت ئەوەی کە سپای پاسداران دەسی هەیە لە ناو نەخشی اقتصادی ئێرانە ئەوەسە کە وەسعی ژیان و باری ڕەوانی کە ئەویش ناشی لە وەزیەت اقتصادی معلمانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو داڕۆمان و خراپتر بوونەچوە وەک بەیانیە کۆتایی کۆبنەوەی سەراسەری معلمان ئاماژێ پێدا دەڵێ بۆ ئۆرگانە نظامیەکان بوجەکانیان چەند قات زیاد دەکات بۆ ئۆرگانگەلێک تر کە ڕژیم مەبەستیە و هەمومان نەیزانین و ئەمە ساڵهای ساڵەکە کۆمەڵانی خەڵک لە ئێران ئاگاداری ئەوەن کە وەزارەتی ئیطلاعات وەزارەتی ئۆرگانهای بەئیسلاح نظامی و سەرکوتگەری ڕژیم بەردەوام بودجەیەکی نادیار و نامەحدود دەنرێت اختیاریان بۆ ئەوەی کە استفادە لێ بکەن بۆ سەرکوت بۆ ئەوەی کە خۆت وتت بۆ سادرکردن انقلابێکی درۆینە و بێناوەرە کە کۆماری ئیسلامی دەڵێ من خاوەنی ئەو انقلابم لە حاڵێکدا وەکو زد انقلاب ئاوردیان بەسەر انقلابی کۆمەڵانی خەڵکی ئێرانە دایان ناسەرفیەکات دەیبات لە ئەنواع وەقسام وڵاتانی تر بۆ خزمەت بە تێرۆریزم نێونەتەوەی بۆ خزمەت بە گروپگەلی تونڕەوی ئیسلامی و گروپگەلی تونڕەوی شیعە استفادەی لێکات بۆ شێوە بودجێ ئەوان زیاکات بەڵام لە مقابڵە ئامادە نییە کە ژیانێکی مەمرە و مەژی ژیانێکە فەرهەنگیان بتوانن لە ئارامشە کارەکەی خۆیان درێژە پێ بدەن بۆ ئەوان دابین بکات ئەم ترسە لە فەرهەنگیان ئەم ترسە بەگشتی لە ناوەندی فێربوون لە ئێرانە لە چییە؟ ئەو ترسە ئەگەر لە ناوەندی فێربوون بێژین بە گشتی ئەوەیە کە حکوومەتێکی دینی و ئیدئۆلۆژیکی ئیسلامیە کە حاکمە زاویەی هەیە لەگەڵ علم و زانست و دانشە ئەوە یەکە چەند ساڵەوە پێشیش خودی خامنەی وتی ئەبێ علومی ئینسانی لە دانشگاکار حەسب کردێ دوومینشتیش کە ئەتوانین ئەوە بێژین کە
پەرە ئەدات بە باڵە نظامیەکانی و باڵە سەرکوتەکانی وەکو سوپای پاسداران یا هێزگەر شوڕش و ئەو نیروگەرەکە وەزیفەیان ئەوەسە لە وەختێکە کە تاعینیەکەن بۆیان ئەگەر حرەکەتێ لە سەد خیابانە شقڵی گەربێن بۆ سەرکوبی ئەوە تەنیا ئامراز و تەنیا وەسیلەیەکە کە ئیسا حکوومەتی ئێران ها بەدەستیەوە و پێشی باش نییە کە تەنیا وەسیلەی کە ئیسە هەسی بۆ خۆڕاگرتن لە ناوخۆی ئێرانە کە هەر ئەو هێزە سەرکوتگەرێسە بێت ئەوان کەمێک بوجیان لێکەمە و کاتەوە یابیان خاتە حاشیە ئەوەسە وەکو ئەو سەرکوبەی کە ئەکرگێ ئەو سەرکوبەکە ئەگەر لە سیستمگەر سەرمایه‌داریە یەک ناس سەرکوبی سیستماتیکە یعنی بە پلیس و پلیس سیاسی و دەستگاگەر جاسوسیە کردێ لە ئێران ئەو سیستم سەرکوبە دوانە هەم سیستماتیکە کە ئەو پلیس و دەستگاگەری هەست هەم سەرکوبێکی ئیدۆلۆژیکە یعنی سەرکوبێکە کە بە وعدە و وعید و بازی قسەگەرێکە ناو مزگتگەر و لە ناو نوێژگەر جمعە و لە بەرنامەگەر دینی کە لە تەلەڤیزیۆن و رادیۆ و سدا و سیما و ڕۆزنامە و ئەمانیانە بڵاوێتەوە و ئەوەیە سەکە دەستگای سیستمی سەرکوبی ڕژیم هەزینەی زۆر سەری لە نسبەت بە باقی وڵاتەکان ها لە یعنی بە چاو وڵاتگەرێکی حتا دیکتاتۆر کە بە نیروگەرێکی سەرکوبە ئەو بودجە زۆر بەرچاوترە معلومە بۆ ئەوەی کە ئاوە بودجەیەکی ئەو بەشە بواتە سەرە و لە بودجەی بەشکەری تر قەت کات و تا زمانێکیش موفقە کە ئەو قشرگەرە تەشەکولی خۆیان نەوێت وحدەتێکی سەراسەریان نەوێت ئەتوانێت قەشنگ بە ئەو جۆرە کە مەیلی خۆیە قەیچیکردن قەیچیان کات و ئەو بودجیانە لێ بوەڕێتەوە بە فەرزیش حتا بەرنامەی بودجەی ئێران بود بەرنمەیەکی ناقسە وەسە 300,000 میلیارد تمەن بۆ ساڵی داهاتوو کەمی هەست کەسری هەست لە حاڵێکە هەست کە بە فەرز ساڵی گوزەشتە کە نسبەت ئیسە 13% بۆ ئاموزش و پەروەرش برگەبان بودجەکە ساڵی گوزەشتە زۆرتر لە 13% بوو یعنی حتا نزیک 30% و بانتر کراوە هەتا نیانتوانێت کە تایسە پاداش و پایان ساڵانەکەی معلمان ساڵ گوزەشتر ساڵ 99 بدەن ئەوەسە کە حتا لەباری بودجە و ئەو مشکڵاتیانە هەیە یا ئەوەی کە بودجەیەکی 7 میلیارد دلاری ئەگەر اشتباه بۆ نەشری ئاساری ئیمام ئەبڕنەوە لە سوورەتێکە ئاوە بودجەی کە بۆ نەشری ئاسارێکی ئەو ئەبڕنەوە تەسویبەکەن بە 100,000 شاید میلیۆنها دانش ئاموز حتا قدرەت خەرید کتێوێکی ساڵانە و کاغەز و میداد و قەڵەمیان نییە یانێ لە کتێ و برا و خۆیشکە گەورەکانیان کە چوب نەپایەگەرترێ یا حتا بوو بە دەفتەرە تێرن کە پاکیەکەنەوە بە پاکوون و دووبارە لەسەری ئەنووسن ئەوە ئالە ئاوا شرایەتێکە کە بودجەگەر نەهاتگەرێک کە معلوم نییە کاریان چێز ئەسان خاسی و بەرەکەتی ئەم نەهاتگەرە بۆ مردم چەست ئەو بودجەگەرە لەو نەهاتگەرە سەرفەکە علاوە بەر ئەوە ئەو نەهاتگەرە ئیزاتوانێت کۆمەک بە نوێژگەر جەماعەت بێ ئەو ئرشاد ئیسلامی بێت ئەو نەشر بێت فرەس ئەوانە شتەکان بێت بێجگە لەوانە ئەوانە بەشێکی لەو سەرکوبنە کە لەباری مێشک و مەغزە و ئینسانەکان سەرکوبەکەن و بەشێکیشی کە ئەو هێزەسە کە هەمیشە گەرێکی ئامادە نگای بێرە بۆ سەرکوتی ناو خیابانەکان بەڵێ بەشێک لە داواکاری ئەسلی معلمانی ناڕازی ئەوەیە کە حەقی خوێندنی بێبەرامبەر یا ڕایگان بۆ هەموو کەسانێک کە هەمومان نزانین کە ساڵانە بەشێکی زۆر لە منداڵان بەشێکی زۆر لە جوانان بەشێکی زۆر لە خوێندکاران لە زانکۆکانە و بەگشتی ئەو کەسانەیە لە ناوەندەکانی خوێندن دەبێ مەشغوڵ بن بەهۆی ئەوەی کە ناتوانن هەزینەی سەرساماوەر و سەنگینی خوێندن بەسلاح بدەن واز لە خوێندن نەهێنن و ڕوو لە بازار کارەکەن پێت وانە دەبێ ئەم خواستەی معلمان ببێت بە خواستێکی گشتی کە بنەماڵەکان کە کرێکاران کە ژنان و بەگشتی هەموو ناڕەزایەتیەکان کە ئەکرێت بەرامبەر بە ڕەژیمی ئیسلامی دەبێت یەکی لە خواستە سەرەکیەکانی ئەم بەسلاح ئاعترازاتەوە ئەم خۆپیشاندانانە بێت کە بەرامبەر بە ڕژیم بەرز بکرێتەوە. یەکی لە
خصوصیاتێکی سیستمێکی تەبقاتی ئەوەیە کە حتا ئاموزشیش تەبقاتیەوێتەوە ئەو شتێکە ئیسە لە ئێرانە هەیە کە تەبقاتی بوون ئاموزشە جا ئەو تەبقاتیە ئەگەر تەوەجوکەین ئێمە ئیسە فرێک لە مناڵگەر ئاغازاکان و دەست و پەیوەندەکانی ڕژیم بورسیەگەرەگرن و بهترین دانیشگاگەر لە ئامریکا و لە ئینگلیسە بە بورسیەگەری ئەوانە کە بورسیەگەرێکی لە تاریخ ڕاندگەر و لەسەر دەست و پەیوەندیگەرێکەوە کە بەیەک و هەسیانە ئەوە ئێدامەان ئەوانیشیانەوە بە فەرزێژم کە دەتانێت جز و نخبەگەر ئەو جامعە بن و ئەو بەش شامل ئەو بەشە نابن ئەوەسە کە ئەبێ ببن بە دەبیرێک بن بە مەعلمێک و ئاوا لە حەقیشیانە زۆڵێکن یا ئەوەی کە خوێندن کە بازم لە ئێرانیشە بووەتە بە تەبقاتی یعنی ئەوەی کە دوای سیستم ئەو سیستم نۆلیبرالیە بەخش مەدرسەگەر خصوصی و غیرە ئینتفاعی هاتە بەرەو مەدرسەش بووگە تەبقاتی ئەوەسە ئێمە مەخصوصن ئالم 2 ساڵە خۆی نیشاندا دیارە لە بەرنامەگەر تلویزیۆن کۆمەڵە یا حەزب کۆمۆنیستیشە لە چەند بەرنامە هەر ئشارە پێکریا ئەو مێمەنگەرەکە هاتن دوای وەزعیەتی کۆڕۆنا زۆرێک لە مناڵانی مەحەسەڵ جەزبی بازاڕی کار بوون یا ئەچن بەرەو ئەو بازاڕە چۆن مەجبورن لە مەدرسە قەت بقردکردن ئەوەسەکە دایک باوکەوەی کە والدەینیان پێژن ئەوانە نەخۆشەکەفرن ناتوانن و مناڵگەر مەجبور بووبن چن ئەو نەبێن بەڵام لە سوورەتێک ئەوینین هەر ئەم کۆڕۆنا هات ئەوینین لەو مەدرسەگەرە کە مەدارسێکی غیر ئینتفاعیەوە ئاموزش بوو بە سوورەتێکی لە ئانلاین و مەجازی ئەوان توانیان زوو جوبرانکەنەوە یعنی توانیان ئەو کلاسگەرخوایانە جوبرانەوەکەنەوە بەڵام پێشەوانە ئێمە لە مەدارسێکە کە بەناو مەدارسێکی دەوڵەتیە جا ئەو مەدارسیشە چەمەندی ئەو مەدارسە حتا دیمان کە زۆربەی مناڵەکان حتا قدرەتی خەریدی تابلێتی یا کامپیوتەریان نییە کە حزوریان بێت لە کلاسەکانە ئەوە بوو لە زۆربەی خەوەرەکانە ئەماندی کە حتا معلمەکان خۆیان تەهیان نەکرد بۆیان داوایان نەکرد لە کەسگەرێکە ئەتوانن بێنت ئەو وەسایل لە ئاموزشیە کومەکە ئاموزشیە تەهیەکەن بۆ مەحەسڵەکان ئەوەیە کە وایە ئەو جامعەت ئاموزشەکەیشی تەبقاتیە بوو بەسەو و ئەو ئاموزش ئەوەی کە ئاموزش ئەبێ ڕایەگان بێت دیارە ئەوە هێزگەر سوسیالیست و چەپ و کۆمۆنیست ئەوە شعاری سەرەکیان بووگە هەمیشە بێداشت و ئاموزش ئەبێ ڕایەگان و هەمەگانیش بێت و تەبەقەی کرێکاریش هەمیشە دانێن لە داخوازە ئەسڵیەکانی هەر ئەوە بووگە کە ئەم ئاموزشە ئەمە ئاموزشێکی ڕایەگان بێت و بۆ گشتی بێت و هەموو تەیفی جامعە بە یەکسان لەوە بەرخوردار بن بەڵام وایە ئەبێ ئەو شعارە کە ئیسە وا خۆی نمودەکەی فرەتر نیشانداوەتەوە دانی لە خاستگەر معلمگەریشە کە خۆیان وتویانەکە یەکێ لەو عواملیشە کە کەیفیەتی ئاموزش هاتووەتە خوارە و ئەوەسە کە ئاموزشەکە سەتبەنی کرد تەبقەبەنی کریاگە ئەبێ بێتەوە بە ئاموزشێکی گشتی و ڕایەگان ئەوە ئەو خاستە ئەبێ بێت بە خاستێکی هەمەگانی و شعارێکی سەرەکی لە هەموو داخوازیەکانەکە لە جامعەی ئێرانە مەترەحیەکەن جا من هەر بۆ ئەو تەبقاتیە بێکەفایەتی دەوڵەتیش ها لێرە ناوە مەسەڵەن ئەو سەرانەی کە جەمیەکەنەوە بۆ مەدرسەکە ئەگەر حتا ئەو کومەک سەرانە لە والدەینی مناڵان نەسێنن ئەسڵ مەدرسەکە شاید 90% بەرەو تەحتیێڵی بکێشکی حتا باوجود سەرانیشە ئەوینی ئەوە ساختمان و وەزیەتی مەدرسەگەرێکە کە حتایەتە تۆ نقطەگەری دوورفتادە وەک سیستان بەلوچستان یا ئیلام یا کوردستان یا بەشی لە خوزستان تواشاکە کە حتا معلمێک یا دانش ئاموزێکە چێتە سەر ئەو کلاسگەرە حتا ئەمنیەتی گیانیشی نییە کاک شارم بەشێک لە ڕژیم کۆمەڵێک لە معلمانی گرتووە و هەڵ دەدات پەروەندەسازیان بۆ بکات چ شتێک دەبێت بە زامنی ئازادی ئەوان یان چ شتێ دەبێت بە هۆی ئەوەی کە ڕژیم نەتوانێت بە ڕەحەتی هەڵسوڕاوانی ئەم عەرسەیە لە مبارزە بگرێت و ڕەوانەی زیندانی بکات بەڵێ ئەوەی کە ئەتوانێت بەری پێبگرێت هاوپشتی و هاوخەباتیە ئەوەی کە بە فەرزیش لەم ماوە دیمان دوای ئەوەی کە
ڕسوول بوداغی کە ڕئیس دەورەیی ئەو شەورای هەماهەنگی سنفی فەرهەنگیانە بوو بۆ شێوە دەستگیر کردە زەرب و شەتم و موبایل و کامپیوتر و شتەکەی گیریا یا بێجگە ئەوان ئامانج ئەمینی ئەنجومەن لە ئەنجومەن سنفی معلمانی سەقزە یا ئیسماعیل عەبدیە چەند کەسێکی تر ئەوەی کە ئەو قەتنامەی پایانیە کە هات و دوای ئەوەیشە بەیانی تر کە شەورای هەماهەنگی فەرهەنگیاندای وەکو ئۆلتیماتۆمێت تەعینی کرد کە ئەو زیندانی ئەوانەی کە زیندانی کراون ئەبێ ئازاد بکرێن یعنی ئۆلتیماتۆمێکی داوە کە تا 28 مانگە 28 ئازەر بێژگە لەو خواستێرە هەیەە بۆ هەمسانسازی ئەبێ زیندانیەکانیش ئازاد کردن دیارە تاو جێگە من بزانم لە سوئێریش 3 یا 4 نەهادی کاریگەری و یەکدانە نەهادی معلمی ئەوانیش ئیعلام پشتیبانی و یان کردن لە معلمانی ئێران و خوازیاری ئازادی معلمان بووبن ئەوەی کە جمهوری ئیسلامی بێ بەڵێ وایە ئەو بۆ شتێک بەناو پەروەندە سازی هەمیشە لە دەستور کاری هەیە ئەوەیە کە یەکدانە نمایندەی مەجلیسیش بەناو فەلاحی هەر ڕۆژی دووشەمە وتی ئەم شعارگەرە شعارگەرێکی شتێکی تراتی ئەمە خواستی معلم نییە دیارە لە هەر شوێنێکە ئەگەر ئاعترازێک و ئاعتسابێک و سەر خیابان هاتنێتە ئەوە کە تەجەموعێکی فەرهەنگی هونەری یا وەرزشی نییە ئەوە جزو کە بەشێکی سیاسیە و ئەو حرەکەتێکی سیاسی و ئەخباری سیاسی و تعلیلی سیاسی خۆی گەرەکە ئەوە یەکە لە نظری جمهوری ئیسلامی و سیاست یعنی ئەوەی کە مەرگ بەر ئەمریکا ئیسرائیل لەبێ لە ناو چێت ئەمە ئەو ئینگەری ینی سیاست لە نظر ئەوە نییە کە مەسەڵەن معلمێ بێت وایە ئەو کەسە کەسێکی سیاسیە بێژ شعارێکیش هەڵگرێ بێژ زیندانیە سیاسی ئازاد باید گردێت ئەوانە تەنیا ڕێگەی ئەروتم ئەوەسە کە بێژگە لە ئەنجومەن گەر و شۆرایی معلمان ئەبێ شەوراگەر تریش پشت بەو حرەکەتە بگرن پشتی معلمان بگرن کە دیارە لە ئێرانیش چەندین سنف وین داوای ئازادی زیندانیانی معلمیان کردە کە بەشێکن لە ئازادی زیندانی و ئەو ڕسوول بەداغیە هەر ئەوە نییە قبلەنیش لە ساڵی 1970 ساڵ لە زیندانە بوو بەبێ ئەوەی کە یەک دێ قەمەرەخەسیش لە توول ئەو 8 ساڵە بگرێت و بەڵام ئەوەی کە ئەو ئینسانە دوای 8 ساڵ زیندان و هاتکە دووبارە لەسەر خاستگەر معلمان و خاستگەر حتا دانش ئاموزانە چەندین جاریتر دەستگیر کراوە ئیسێژە دووبارە دەستگیر کراوەتەوە ئەبێ بێ بە خاستێکی هەمەگانی کە توا و حرەکەتگەر و جنبشکەرێکی ناو جامعە پشتیبانی خۆیان لێ ئیعلام کەن سدا و سیمای کۆماری ئیسلامی وەکو ناوەندێکی گزارشی غەڵەت و چەواشەکاری بەنسبەت هەموو شتێکەوە کە دێتە بەرەو ئەنە ئەگەر ناڕزایەتیکی کرێکاری دەکرێت ئەوان هەوڵ دەدەن کە بە هەموو شێوەیەک چاواشەیەکەن و بە درۆدە لەسە و بە بێسلاح ئەو کەسانەی کە ڕایان هێناون بۆ بڵاوکردنەوەی درۆ وتلاعات غەڵەت چاواشێ بکەن هەروەها لەسەر ناڕزایەتی معلمانیش تەنانەت خۆیان لە دوایین ڕاگەیاندنیان ئاماژەی پێدەن کە بودجەیەکی یەکجار زۆر بۆ ئەم بەشە کە ناوی سدا و سیمای کۆماری ئیسلامیە تەرخانەکەن بۆ ئەوەی کە تەنانەت هەموو ئەو راپۆرتانەی کە لەسەر ناڕزایەتی معلمان کردوویە هەمووش چەواشە درۆ و هەڵبەستنی ئەنواع ئەقسام تۆهمەت بووە لە دژی معلمان لە بەرانبەر ئەم ناوەندە گەورە و پڕهەزینەی بڵاوکردنەوەی درۆ دەلەسا پێت وایە ئەرکی میدیای ئازاد و ئەو کەسانەی کە لە بەشی میدیای ئازادا کارەکەن بۆ خزمەتکردن بە واقعیاتی بڵاوکردنەوەی واقعیاتی ناو کۆمەڵگا لە بەرامبەرەمانەدا لە کاتی ئێستادا چییە؟ میدیای ئازاد ئەوەیە کە ئەو جۆرە ناوەکەیشی ها بە خۆی و میدیایکە کە سربەخۆوە و ئەو شتێک کە واقعیەتگەرە بێ ئەوەی کە پێچەوانەیان کاتە و ڕوو بە جامعە ڕوو بە دنیا نیشانیەدا ئەوە ئەرک و وەزیفەیەکی میدیایکی سربەخۆوە کە خۆشبەختانە لەم دەورە توانیویەتی بە ئەوەی کە تەوسعەی ئەو شەبکەگەر ئیجتیماعیە خۆی دەورێکی بەرچاوی بووگە توانی داخواز و خواستی نەتەنیا معلمان بەڵکو باقی چینە معتەرزەکان ناو جامعەیش بەر
ڕاستی و بە سافی نیشانی جامعە و دەوروبەری بدات. وەزیفەیەکی کە هەیەکە ئەوەی کە میدیای ئازاد لەم دەورە بینیگە حتا خودی معلمانی ئیسە خۆی دەتانێت بەشێک بێجگە لەوە کە معلمان خۆی بەشێکە لە میدیای کە ئەتوانێت گزارشەکە ئەو جۆرە وە هەست باید و شاید بینوسێت و بە جامعە ئێرایە با بێژە ئەمە داخوازی ئێمەس ئەوە وایە. ئەو میدیاگەرەکە وەکو سدا و سیما دیارە سدا و سیما هەدفێکی تر تعقیبەکە. سدا و سیما هەمیشە ئەو شتەی کە دیارە مستەقیمها لەژێر نەزەر خود خامنەیە و ئەهدافی کە نەفەر ئەوەڵ ئەو مەملەکەتە تاینەکە ئەوەیە کە ئەم ماوە دیارە دەستی داوە لە چەواشەکاری یا مەسەڵەن ڕۆزنامەی جوان کە سەر بە سوپای پاسدارانە ئەمە نەیانتوانی سەرپۆش دابنن لەسەر ئەم خواستی معلمان و ئینوچتە ئەوە بوتیان ئەمانە مشکڵاتێکە کە هین دەوڵەت دوانزەوەمە هێشتویەکە و بەمل دەوڵەت سیانزەوەم کە دەوڵەتی ئەم ڕئیسیەسە بەڵام لە سوورەتێکە وان نەبوو و ئەو ئەگەرش تەوەجیشکەین لە کشاوەرزانێکە لە ئیسفەهانە شعاریانەدا ئەیان نەنگێمە شەرمەما سدا و سیمایەمە بەڵام ئەم جارە ئەم شعارمانە ئێمە ناو تەجەموعی معلمەکانە نەدی علەتی چەس علەتی ئەوەزە کە ماهیەتی سدا و سیما هاتووە دەدەسی ئەزانێ کە ئەگەر داخوازێکی بێ خواستێکیشی بێ بە پێچەوانە نیشانی ئاد ئەتوانێت چەندانە لە ئەنجومەنگەر ئیسلامی معلمان بواتە سەر جادەکان و بە ئەکسێکی خامنەی ئەوە بێژێ ئەمە خواستەکان ئەمەسە. بەڵام میدیای ئازاد ئەوەیە کە ارتباتێکی تەنگاتەنگی بێت دەک شەبکەگەرێکی ترەوە بتوانێت ئەو پەیامە کە هەستیان معلمگەر ئێران بە تواوی دنیا بە زوانگەر مختلف بە شێوەگەر مختلف بگەینێت و ئەوەی ڕابگەینێت کە معلمانی ئێران تەنیان نین ئەوە ئەتانین بێژین کە ئەرکی ئەسلی میدیای ئازادە کە ئەتوانێت بەڕێوی بووە. ئەکشارم لە هەر کاتێکە ناڕزایەتی لەم چەشنایە کسا بۆ خۆپیشاندانی لەم چەشنە بەڕێوەچێت ئیسە لە هەموو ناوەندەکان لە ناوەندەکانی کارکردن لە خواستی کەشاوەرزان خواستی کرێکاران خواستی خوێندکاران و دانیشتویان بەگشتی هەموو اعترازاتێک کە بەرامبەر بە ڕژیمێکی وە هار و دەڕەندەوەکو کۆماری ئیسلامی ئەکرێت لە کۆتاییە دینە سەر ئەوەی کە چ بکرێت. ئێستا کە معلمان لە دەیان شاری گەورە و بچووکی ئێران هاتنە سەر شەقامەکان ئێستا کە ڕۆشتنە بەر هەر ئەو شوێنەیە کە ناوی مەجلیسیان لەسەرداناوە و کۆمەڵێ دەستنیشاندە و گوماردەی خۆیانیان لەوێ داناوەکان و قسام قانون و یاسای دژی ئینسانی و قڕونوستایی لە دژی خەڵک تەسوی بەکەن ڕۆشنە بەر ئەوێ و خواستی خۆیانیان مەترح کرد. لەم کاتەدا ئەرکی کۆمەڵگاوە باقی بزوتنەوە حەقخوازانەکان بەرامبەر بە خاسی معلمان چییە؟ چ دەکرێت بۆ ئەوەیە کە پشتیوانی لەوان بکەین؟ بەڵێ من بۆ خاستی معلمان دیارە معلمان ئەمە اعترازاتە ئیدامەی دەهەونیمە یا دوو دەهە اعترازاتە کە دەستی داگە دەستیەکە هاتووە دەبێرە و معلمان خۆشیان تەجروبەیەکی باشیان کەس کردە ئەوەی کە یەک اعترازەکانیان منتەقەی نەیشکەسە و اعترازەکان سەراسەریە وەختێکی سەراسەری ئەبێتە و حکوومەت هێزە سەرکوتەکان ئەوە دەستیان باز نییە بتوانن لە یەک نقطە خەفەیکەن و هەروەها تقریبا تاکتیکگەر بەرەو پێشچوون مبارەزە ئەزانن لەکوێنە چنە بەرەو لەکوێنە بێسن بێنە دوا و دووبارە خۆیان ساز بنەوە بۆ حرەکەتێکی بعدی. ئەوەیەکە تا حدودێ فرە معلمگەر خۆیان ئەو تاکتیکگەریانە بەدەست ئاوردە بەڵام هەر ئەوە بە تەنیایی کافی نییە یعنی ئەوانە باز متقابل ئەوەسە کە تێک بشکێتەوە یا پوچەڵی کاتەوە. باشترین حل ئەوەسە کە جنبشکەرتر جنبش ژنان جنبش کرێکاری جنبش دانیشتجویی ئەو جنبشکەرە کە فعالن دیارە ئەو تاکتیکگەرە ێژێ هەم ئێمە ژین هەم ئەستودەها یاد بگیریم هەم بە تودەها بیاموزیم جاروباریش لازمە کە
تودەکانیش خۆیان لە یەکترین فێر بن ئەو جنبشکەرە کە ناوەمبەر ئەتوانن ئەزمونگەر خۆیان لە جنبش معلمی کە ئەو سەراسەری بوون و سازماندەهی و قدرت ڕاهبەری و کە توانیان ئاوا بۆ شکڵە بەرینە خۆیان ئەم دەحە بەم حرەکەتە گەورە خۆیان نیشان بن ئەوانیانە لێ فێر بن ئەبێت هەم معلمانیش لە خواستگەر چینگەر و توێژگەر تر پشتیبانی کەن چۆن دەیانوت دانشجو کارێگەر اتحاد ئەبێژ بێژی دانشجو کارێگەر معلم اتحاد یەکێ لەو هاوپشتی و هاوبەستگیە کە ئەتوانێت نقطە قووەت بێت و جیالەوە ئەگەر ئەو هاوبەستگی و هاوپشتیە نەوێت دیارە دەستاوەردگەرێکی هەست بەڵام دەستاوەردەکان ئەوە ناتوانێت مثبت بێت یا مثمر سەمەر بێت دوومیشی ئەوەسە کە خودی معلمان شارم پێکرد ئەبێ پاڵپشتی ئەو قشرە کە هەمیشە معتەرز بووگە هەمیشە لە ناو سەحنەکانە بووگە ڕۆژ نییە لە ئیعتراز و ئیعتساب و نەبووبێت ئەویش کە مبارزات کاریگەریە لە هەوڵی ئەوەدا بێ کە پەیوەندێکی دوولایەنە کە عمل و ئەکسل عملیان بێ لەسەر یەک و کنش و واکنشیان بێ و ئەوەی کە ئەو حرەکەتگەرە بتوانن تەقویەت بکەن و بەهێزتری کەن و بەرەو پێشی بوون ئەوە یەکێک لەو وەزایفەسە بەڵام بە کولی دیارم دانش ئاموزگەر و خانەوادەی دانش ئاموز و خانەوادەی معلم و ئەمانە چوونە پشت ئەو حرەکەتە ژنانێکی فرە بەشدار بوون لەم حرەکەتە بە چاوم نسبەت حرەکەتگەر قبلی ئەوانە خۆی نقطە ئومیدگەرێکە کە ئەبێ ئەوانە تەقویەت کردێ و تەقویەتی ئەو حرەکەتگەریشە ئەتوانێت کە ئەو جنبشە بەرەوبەر بواتەوە کە ئەو حرەکەت معلمیان دیارە قەتنامەیەکیاندا بەڵام تەواو نەوەگەوە دووبارە لە زووترین کاتە دووبارە سەر هەڵاتەوە دیارە جمهوری ئیسلامی ملنا بە خواستەکانیان هەر جارێک و بە شێوەیەک گەرەیە ئەو خواستگەرە یا بخاتە سەرگوێچکە یا نوعی لە حقەبازی و شەیادی بەکارەوات کە ئەوانە حتممە زەمینە سازە بۆ ئەوەی کە دووبارە سەرهەڵدانێکی ئاعترازی بێتەوە سەر ئەوە جا من ئەزانم یەک وەختەکەی شێگن بێت من ئشارەی بە مۆردێکم کە ئەو هەمسان سازیە کە ێژێ هەشتا ئەو دەرامەت معلمە بێتە 80% یەکدانە ئوستادیاری دانیشگا لە سوورەتێکی سم معلمگانەوان زانی ئەوان نەچوبن ئوستادیار دانیشگا دیار دانیشگا خۆی ڕوتبەی هەز ئەوەی کە کورسی ها بەدەستی و تاتێت دەخوارەوە هاتکە ئەم تا حقوقیە بەرپایی مرەبیکی دانیشگا ئەو کەسێک کە ڕوتبەی مرەبیگەری هەست لە دانیشگا بەرپایی ئەوە تعینکردگە یعنی بێتە شتێوەک 8 میلیۆن تمەن لە سوورەتێکە خەت فەقەرەوێتە 12 میلیۆنیان حساو کردگە یعنی معلم ئەزانێت کە هێشتا ها لە خەت فەقرە ئەوە داهات تەسویب کردی یا تەسویبی نەکەن ئەو معلمە ها لە خەت فەقرە و بێجێ معلم زیاتر لە 40-50% مردمی ئێران ئیسا هانە ژێر خەت فەقرە و ئەو ژێر خەت فەقریگەرە ئیسا کە هەن ئەبێ ئەتوانن ئەوانە پاڵپشت و هاوپەیمانی یەکتر بن. زۆر سپاس دەکەم ماوڕ شارە من پرسیارێک منەماوە ئەگەر لە کۆتاییە خۆت شتێک بە زەرورەزانی لە خزمەتتان پێمان خۆشە گوێمان لێ بێت. بەڵێ من فقط یەک لە هاتە زێنم لە ئیدامەی ئەو سوالەکە ئێمە لە 4-5 ساڵی گوزەشتە ئەگەر تەوەجومان کردوێت حکوومەت بە شێوەگەر مختلف هەوڵی داوە کە ئەو اعترازاتە یا بە ئەنحرافە بکێشێ یا بەرەولایان ڕێیان بوات و ئەمانە بۆ معلمانیش ئەو هەوڵە دراوە کە ئەنجومەنگەر ئیسلامی معلمان یا ئیسە شتێ بەناو نظام معلمی دروست بکرێت کە ئەوانە ئەتوانێت وەکو سەم وەکو ئاعتساب شکن ئاعتراز شکنگەر لە ئاینە عمەڵکە ئەوتم 4-5 ساڵ لەمەوبەر 4-5 ساڵ لەمەوبەریش اعترازگەرێکی فرەوەسع ناو شەبەکەی کارمەندگەر بێداشت و شەبەکەگەر بێداشتە بۆ ئەوی سەراسەری بوو لە ئێرانە بوو بەڵام جمهوری ئیسلامی هەر بە شێوەی ئەو نظامگەرە کەسی نظام پزیشکی نظام پەرستاری توانی بەرەولاڕێیان بووە ئەوەی کە نظام پەرستاری ئیسە معلمێک کە کارفەرماکەی ژێت جمهوری حکوومەتە پەرستارێکیش کە کارفەرماکەی ئەوای وەکو حکوومەت کە ڕوبەڕووی ئەو حکوومەتە بێسیە ئەو توانی ئەو کاناڵگەرە منحرف کاتەوە بە شێوەی شەڕ بهیار و پەرستار دەک دکتۆرەکان و بیکاتە شەڕێکی ناوسنفی ئەوەسە ئەوینین 4-5 ساڵە ئەو
کارمەنگەر بەش بێداشتە ئەسن ڕاکت بووبن ساکن بووبن دیارەوە توانن خۆیان بازبینی کەنەوەوانی دووبارە بێنەوە سەر دەور و بێن و ناو ئاعترازاتەکان و بێنە ناو نەخشیان بێت ئەوەیەکە معلمگەر تا ئەم لەحزێژە کە ئێمە بە یەکۆ قساکەین توانیویانە ئەو پیلان و نەخشەگەرە کە ڕژیم هەیەی کە بۆ دواتر بتوانێت ئەو حرەکەت گەر معلمانە لە نوتفۆ بەرەویا بەرەوەن حراف بووە یا خونسایان کاتەوە بواتە ڕێگەوە من لە دواییشە هەر ئارەزوی موفقیت و سەرکەوتنەکەم بۆ معلمان و ئەو قشرانێکە هەن و هیوام هەر ئەوەی ئەو اعترازات و احتساباتە سەکە عمر و ئەمری ئەم ڕژیمە نەکبەتە بە تەواوی ئەگەینێت و تەواویەکات سپاسیش زۆر سپاس بەوە هاوڕێشارە مەمانەتی ئەندامی کومیتە ناوەندی کۆمەڵا کە لە ڕوانگەیم جارەدا لەگەڵم بوویت بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە ئەوەی کە بینیتان قسە باسێک بوو سەبارەت بە اعترازاتی معلمان و فەرهەنگیان کە لە ماوەی ڕابردوودا لە بەشێکی زۆر بەرچاو لە شارەکانی ئێران لە ئاستێکی زۆر گەورە و سەراسەریە بەڕێوە چوو و خواست و متالباتی خۆیانیان مەترەح کرد هیوادارم کە بەشەکانی تری ناوەندەکانی کارکردن وەکو کرێکاران وەکو پەرستاران وەکو خوێندکاران و بەگشتی کۆمەلگای ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە ئێرانە بچن بە پشتیوانی ئەوانە و خواستی ئەوان بکەن بە خواستی هەموو کۆمەلگا و بە هاوپشتیەکی بەرین و بەرچاو و سەراسەری بتوانن کە بە هەموو خواستە ڕەواکانی خۆیان بگەن تا ڕوانگەیەکی تر کاتێکی شات